بسم الله الرحمن الرحيم. براوخشی ماندار سەلامی خوات لەسەر بێ. لەم ڕۆژ و شەوانە کە خشتەی ژیان لە هەموو سەرزەوی تێکچوو، ڕیزبەندی و پلەبەندی ئەولەویات و پێشینەکان گۆڕاوە و هەموو مرۆڤەکان خۆیان زیندان کردووە و خۆیان حەشار داوە لە ترسی دوشمنێکی نادیاری کوشندە و بێڕەحم. ئالەم ساتانە کە بەرەی ئیلحاد و بێخواکان، بەرەی دەسەڵات پەرستی و عەقڵ پەرستی و پارە پەرستەکان شکستی هێناوە و بتە گەورەکان و ڕەمزە شانازیەکانیان داتەپیون و دەستەوسانن لە بەرامبەر ئەم دوشمنانە دیارە مەترسیدارەوە. نەزانستەکەیان و نە تەکنۆلۆژیایان فریان ناکەوێ، نە بۆمبی ئەتۆمی و نە لەشکر و تۆپ و تانک و تەیارە و سامانە زەبەر لە حەکانیان. جوڵەی فرۆکەخانەکان دام و دەستگای دەوڵەت و کۆمەڵگە هەمووی وەستاوە و عاقڵ و ئازا ئەوەیە زۆرترین خۆپارێزی و خۆلادام بکە، زۆرترین خۆی حەشار با لە ترسی ئەم دوشمنە، نە ئەوەی بتوانێت ڕوبەڕووی بێتەوە. ئەلەم کاتا کە ڕژێمە سەرکوبکەرەکان هێشتا واز لە ستەم و زوڵمەکانیان ناهێن و سەدان پیاوی گەورە و ژنی گەورە و مەزنی ئیمانداریان تند کردو لە زیندان و هەر لەم کاتا کە ئێمە لە دەرەوە خۆمان زیندان کردو، ئەوان بە زۆرەملی لە زیندانان و ڕوو بەخوا ئەپارێنەوە بۆ ڕزگاری هەموو. بەڕێزان، هەموو جیهان بەبێ ئەوەی بەخۆی بزانێ سەری نەوی کردو بۆ فەرموودە زێڕینەکانی پێغەمبەری ئیسلام، پێغەمبەری محەممەد الئومی الئەمین صلی الله عليه وسلم، کە پێش هەموو زانست و پێشکەوتنێک زیاتر لە 14 سەدە تەکبیری ئەمڕۆیان بۆ ئەکا. خۆپارێزی، پاک و خاوێنی، خۆهێشتنەوە، نەگواستنەوە. ئالەم ئانووساتە پڕ لە شکۆیەی سەرکەوتنی بەرەی ئیمان و شاگردانی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. مافی خۆمانە سەرمان بە سوپاس و شەرەفەوە بخەینە سەر خاک و سوژدە بۆ خالق و بەدیهێنەر و پەروەردگاری هەمووان ببین. پڕ بە گەرومان درود و سەڵاوات و سەلام و بەرەکات بۆ ئەو سەروەرە شکۆدارە بنێرین. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اتبعه بإحسان إلى يوم الدين. لم ئاهەنگی سەناخوانی و سرورا بەباشی ئەزانم ئێمەی مسلمان و ئیماندار، ئێمەی کاروانیانی پرشانازی ئیمان و بەهاکانی مرۆڤ، هاوڕاز لەگەڵ هەموو کائینات سرودی سوپاسگوزاری بسڕین و بە خوشوعەوە دڵمان ئاراستەی پەروەردگاری هەمووان و پەنا و مەقسوودی باڵا بکەین. دەستی نزا و لاڵە و پارانەوە ڕوو بە قاپی خودای کار بەدەست ئاسان بەرزکەینەوە. بێگومان پاش ئەوەی تەواوی هۆکارەکانی خۆپارێزی و پاک و خاوێنی و ڕێنمایی تەندروستی بەکارەهێنین، ئەپاڕێینەوە ئەڵێن خودایە سەلماندت بۆ گرۆی مرۆڤەکانی سەرزەوی، هەروەک پێشتر بۆ قەومەکانی نوح و قەومی سەمود و قەومی لووط و قەومی عاد و فرعونەکانت سەلماندبوو کە لادان لە ڕێباز و ڕێچکەی خوداپەرستی سەرنجامی سەرگەردانی و یاخوی بوون و پوچەڵیە. سەلماندت کە فرعون و نەمرودەکان بەرگەی سزا ناگرن و ناتوانن بەرامبەر لافا و کولە و ئەسپێ و مێشولەکان خۆیان ڕاگرن و ناماقوڵیان کرد، داوای خوایەتی و باڵادەستی ئەم کەونەیان کرد. سەلماندت کە قارونەکان و خەزێنەکانیان و پارەپەرستەکان و ماڵ و سامان هیچ کات دادیان نادا و ناتوانێ ئاسوودەیان بکا و ڕزگاریان بکە لە بڕیاری فەخەسەفنا به وبداره الأرض. پارە و سامان نابێ ببێتە بت و پیرۆز بکرێ، کەچی ئەوان پێی یاخی بوون و لە جیاتی سوپاسی خوا بکەن، بەکاریان هێنا دژ بەخوا و بەرنامەی خوا. خودایە سەلماندت کە دەتوانی بە فاکێکی خۆت هەزاران فیکی ئەو خۆ
خۆ بە خوازان و یاخی و سەرکەشانن تەفروت و نابکەی سەرکردە و سەرزلەکانیان ناچاری دەربڕینی دەستەوسانی و پەنا بۆ خۆت بکەی خودایە سپاس بۆ لوتف و میهرەبانیت کە هەرچەند پیلانی دوشمنایەتی و دژایەتی ئیسلام سەخت و دژوار و مەحکەم بێ پەیوەند ئەتوانی بەبوونەوەرێکی بێجیان و ڤایرۆسێکی نادیار ناچاریانەکەی ناچیاریان بکەی کە تەسلیمی سەروەری و سەرداری ئەو پێغەمبەرە نازدارە بن و پەیڕەوی فەرموودەکانی بکەن لەبارەی خەرەنتینەکردنی خۆیانەوە لەبارەی پاک و خاوێنیەوە لەبارەی خۆ دوورگرتن لە نەخۆشیەوە لەبارەی گەڕان بە دوای دەرمانە بۆ هەموو دەردێک خودایە ئومەتی ئیسلام بەناحەق هاتووە بە چۆکا و خۆی داوە بەدەستەوە و تەسلیم بووە بەزیوە لە بەردەمی ناحەزانی خوا و ئاینی خوادا بێخودوتەنی بە چێرەی زەردیا ئەڵەی دووچاری سیلە خودایە ئەم کات و ساتە بکە بە وێستگەی بە خۆداچوونەوە و هەستانەوە و بڕوا بەخۆبوون و گەڕانەوە بۆ لای خۆت و شەریعەت و بەرنامەی پێغەمبەرە سالارەکەت خودایە بەندەی لاواز و بێتوانای خۆتین و پەنامان بە خۆت هێناوە و چارەسەر تەنیا لای خۆتە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا خدايا أم سربازوني كلم كاتو سردما پڕ لە غرور و بێڕەحمیەدا بە کتوپڕ ڕەوانەت کردو هەموو بارگە و بنەی یاخیبوون و خوداخوازی زلهێز و کەسە بێخوا و مولحدەکانی پێشایەوە ئەم لەشکرەون و نادیارە لەم ئاستەدا ڕوو بە مرۆڤایەتی بەگشتی و گەل و نیشتیمانی بێکەسی ئێمە بە تایبەتی بوەستێنە و لە جیاتی ئەوە تروسکاییەتی هیدایەت و داچڵەکان ببەخشە بە هەمومان و بە تایبەتی بە خەڵکی هۆشیار و زانا و نوخبەی سەرکردەی سەرزەوی بۆ گەڕانەوەی هەموو بۆ لای خۆت چرای هیدایەتمان بۆ هەڵکە و بیکە بە وێستگەی گەڕانەوەمان بۆ ئیمان و سەردەمی سەرکەوتنی منهاج النبووە مرۆڤایەتی تەحملی هەلاکی قەومانی پێشووناکە ئیماندارەکانیش لە ئاستی پێویستە ناصح الئەمین نین خدایە عەبد و دوورشکراوی خۆتین لا ملجأ ولا منجا منك إلا إليك يا رب ربنا إننا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين